من بەردەوامە بم سیروان محەممەد بریکاری وەزارەتی پلاندانان و سەرۆکی دەستی ئاماری هەرێمی کوردستان سەبارەت بە سەرژمێری ئەزمموی دانیشتوان لە عراق و هەرێمی کوردستان لە ستۆدیۆ میوانمانە. کاک سیروان بەخێر بەڕێستان. کاک سیروان ئەڵێن سەرژمێری وەکو ئاوێنە وایە، هەتاوەکو نەت بێ خۆتی تیا نابینی، خەڵەکانی خۆت ناتوانانی چارەسەرکەی، ناتوانانی پلان دابنی. گرنگی سەرژمێری چییە؟ بە نسبەت ئێمە لە هەرێمی کوردستان دوو گرنگی هەیە. یەکەمیان ئێمە لە ساڵی 1970ەوە سەرژمێریەک لە هەرێمی کوردستان بە معنای پێشووی نەکراوە و دووەمیشیانەمە یەکەم جارە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پلاندانان دەستەی ئامار کە ببێتە خاوەن سەرژمێریەک خۆی کردبێتی. ئەمە بەلای ئێمەوە گرنگی خۆی هەیە و طبیعی سەرژمێری بە هەرێمی کوردستان کە نەکرابێ پێشتر ئێمە ئەتوانین لە ئایندەی هەرێمی کوردستان تێبگەین لە واقعی خۆمان ئێستا لە هەرێمی کوردستانە زیاتر ورد بینەوە و بەرنامە و پلانەکانی خۆمان ئەوەنەی لە دەسەڵاتی وەزارەتی پلاندانان و وەزارەتەکانی حکوومەتی هەرێم بێ ئەتوانین کاری لەسەر بکەین لەسەر بنەمای نیشاندەر و داتایی وردی نوێ. زۆر باشە. کاک سیروان، قۆناغی یەکەمی سەرژمێری ئەزممویەکە دەستی پێکردو، قۆناغی دووەم کەی دەست پێ دەکات و چۆن و لەکوێیە؟ ئەم قۆناغێکی گرنگە بە نسبەت ئێمەوە لەبەرەوەی قۆناغی سەرژمێری ئەزمموی ئەو بەرنمەیەی کە دانراوە و ئەو فۆرمەی کە لەسەر تابلیتەکە دانراوە بەڕاستەقینە بە مەیدانی تاقی ئەکرێتەوە بۆ ئەوەی بزانین لە کاتی ئەنجامدانی سەرژمێری پرۆسەکە چۆن ئەڕوا. ئێمە حەزمانە کرد تیمەکان لە عێراق و هەرێمی کوردستان زیاتر بوونایە، چونکە سەرژمێری ئەگەر لە 2011 بکرێ نزیکەی 120,000 بژمێر بەشداری تیاکەن. ئەم 120,000 بژمێرە ڕەنگە نیوەیان لە هەمان کاتە داتاکان بگوازنەوە بۆ سنتەری داتا لە بەغاو لە هەرێمی کوردستان لە هەولێر. ئەمانویست زیاتر تاقی بکەینەوە ئەم گواستنەوەیە، بەڵام لەم مەرحەلەیە هەر ئەوە نەکرا. ئێستا نزیکەی ڕەنگە 400 کەس لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بەشداریەکەن لەم قۆناغا. قۆناغی داهاتووە کەوێتە ناوەڕاستی مانگی حەوت کە ئەو پرۆسەیەکی گرنگ زۆر گرنگە لەبەرەوەی ناومان ینی خۆی ناوی گەمارەسازی و ژمارەدانانە. ئەمە قۆناغێکی یەکجار هەستیارە لەبەرەوەی ئێمە هەموو کۆڵان و بینا و یەکە و هەر شوێنێک بێ ڕقەمە درێت و سەردانیانەکرێ و فۆرمێکی تایبەتیشی هەیە جگە لە فۆرمی سەرژمێری بۆ ئەوەی چوارچێوەی بژمێرەکە دابنین بۆ کاتی ئەنجامدانی سەرژمێری. ئەو قۆناغا نزیکەی 2 مانگە خایەنێ لە کاری مەیدانی، ئەویش لە دوای ناوەڕاستی مانگی حەوت. زۆر باشە. باسی فۆرمەکەت کرد. لەو فۆرمەدا ناوی پێکاتە دیاریکردنی پێکاتەکان دەرهێنراوە. هۆکاری ئەمە چییە؟ بۆچی؟ خۆی پرسیاری نەتەوە بووە هۆی داڕمانی پرۆسەکە لە ساڵی 2010. هەنێک لەلایەنەکانی عەرەب و تورکمان لە کەرکووک و لایەنەکانی تر لە پارێزگای و پارێزگاکانی دەوروبەری هەرێمی کوردستان ئەوەیان کردووە بە ئەنجەت بۆ ئەوەی سەرژمێریەکە لابن یان نێڵن بکرێ و ئەیانویست بە تایبەتی زەرێکی گەورە لە کورد بنە و کاتە سەرکردایەتی سیاسی کورد بەرامبەر ئەم هەوڵە ڕاوەستە و نەتوانرا چارەسەرێکی گونجاو بدۆزرێتەوە. ئێستا ئەو پرسیارە بە نسبەت ئەو ناوەی کە دانراوە بۆ سەرژمێری کە گەشە پێدانە، ئێمە بە باشمانزانی ڕاستیەکەی گەشە پێدان پیشان بین و ڕووی ڕاستەقینەی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانی شتیاتە دەرکەوێت کە ئێمە لەگەڵ سەرژمێرین، ئێمە لایەنی ممانع نین بۆ جێبەجێکردنی سەرژمێری. ئەگەر ئێمەش ئەو پرسیارە لابین بزانین ئێوە چیتان هەیە بۆ ئەوەی بڵێن ئەم جارشیان سەرژمێری نەکرێ. بۆیە وتمان با سەرژمێریەکە بکرێت، سوودی زۆر زیاترە لەوەی کە ئێمە لەسەر پرسیارێکە بوەستین، بەڵام پرسیاری نەتەوە ئاین هەرماوەتەوە لە فۆرمی سەرژمێریەکە. بەڵام ئەگەر سەرژمێری جارێک بۆ هەرێمی کوردستان گرنگ بێ، 2 جار و 3 جار و 4 جار بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیداری هەرێمی کوردستان گرنگترە، ئەی چۆن یانی ئەمە بیسەلمێنین کە و ناوچانە کوردستانین و ناسنامەی کوردستانی بوونیان هەیە و مادەی 140 جێبەجێ بکەین؟
سەرژمێری ئەوەیە خۆی کێشەکە سەرژمێری قەت ناتوانرێ بەکار بهێنرێ بۆ ئەوەی پرسێک یەکلا بکاتەوە سەرژمێری بەکارێت بۆ دانانی پلان و بەرنامە و استراتیج و ئایندە پرسێکی وەکو مادەی 140 و ناوچە کوردستانیەکانی دەرەوە پرۆسەیەکی تر هەیە جێبەجێیەکە کە تاوەکو ئیستا لە 2005ەوە جێبەجێ نەکراوە ئەویش پرۆسەی جێبەجێکردنی مادەی 140 تەطبیعەکەیە اینجا ئیحساکەیە اینجا وەکو ڕاپرسیەکەیە سەرژمێری هیچ پەیوەندی پێوە نابێ تەنانەت حتا ئەگەر تۆ ئەو پرسیارەی نەتەوە بمابایە لە فۆرمی سەرژمێریەکە و بکرابایە لە ناوچە کوردستانەکانی دەرەوە و لە هەموو عێراقا دیسانەوە بەکار نەهات بۆ لەکلاکردنەوەی ئەو پرسە و جگەلەوەش بڕیارێکی دادگای ئیتیحادی هەیە سەبارەت بەم پرسیارە زۆر باشە بەس ئەمان نەڕاستە و خۆ ئەوە ناسەلمێنێت کە عێراق هەموو یەک نەتەوەیەویش عەرەبە چکە نەتەوەی ینی هەر پرسیارەکەی تیانە جگە لە پرسیاری نەتەوە ئێمە نازناویشمان لا بردووە تاوەکو هەر نیشانەیەک نەبێ بۆ نەتەوەکە ئەگەر هات و بەکارهێنرا دواتر جگە لەوە ئێمە پرۆسەی سەرژمێری لە ناوچە کوردستانیەکانی دەرەوە پرۆسەیەکی تۆزێک گەورەترە لەوەی کە لە ناوچەکانی تری عێراقا ئەکرێ ئەویش ئەوەیە کە ئێمە لەگەڵ عێراقا ڕێکەوتوین کە تیمی سەرژمێری لە ناوچە کوردستانیەکانی دەرەوە سێ بژمێری تیابێ کورد و عەرەب و تورکمان و ئەو ناوچانەی کە جگە لە کەرکووک و ئەو ناوچانە ئەو ناوچانەی کە هاوڵاتی کریسیانی تیا زیاترە بێ بژمێرێکی کریسیانیشی تیابێ بۆ ئەوەی کەس گلەیی نەبێ دوایە لە ئەنجامەکان کەواتە چەند جارێک فۆرمەکە گۆڕاکاردانەوەی لێکەوتەوە داخوازی هەبوو کێشە بوو لەسەر فۆرمەکە ئەو داخوازی و کێشانەی ناو فۆرمەکە بوویسە چارەسەر کراوە بەڵێ ئێستا فۆرمەکە کۆتایی پێ هاتووە فۆرمەکە پرسیارەکانی تایە کە زۆربەی زۆری پرسیاری تایبەتن بە دیموگرافی پەروەردەیی تەندروستی ئابووری کۆمەڵایەتی و هەروەها بارودۆخی ژیانی هاوڵاتیان گرنگەکەشی لەوەیە ئەگەر دوو پاتی کەمەوە کە ئێمە لەسەر ئاستی بچووکترین یەکەی کارگێڕی ئەتوانین داتا وەرگرین و ئەتوانین دواترشیکردنەوەیەکی زۆر وردی بۆ بکەین ئەگەر هات و توانیمان سەرژمێریەکە ئەنجام بێن ئەوە بێتە دەستکەوتێکی گەورە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر باشە تا چەندە گرنگە بۆ پلانی حکوومەتی هەرێمی کوردستانە پرۆسێ ئاسانترەکە بۆی کە ئەو پلانانەی کە حکوومەتی هەرێمی کوردستانێتی و خۆی پلانەکە جێبەجێ بکرێ و ئەو پێوەرانی کە هەیە سەرجەم بۆ ناوچانە بگرێتەوە بە پێی ژماری دانیشتووان و پێویستیەکانی ناوچەکان زۆر گرنگە ئەم سەرژمێریە وەکو باسم کرد حکوومەتی هەرێم ئیتر وەزارەتەکانی پەروەردەیە تەندروستیە کاروباری کۆمەڵایەتیە کارەبایە ئاوەدانکردنەوە نیشتەجێکردنە ئاوەدانکردنەوە توانێت سیاسەتی نیشتەجێکردن دانیە وەزارەتی تەندروستی ئەتوانێت سیاسەتی تەندروستی و پلانی خۆی بۆ 5 ساڵ و 10 ساڵی دواتر دابڕێ پەروەردە ئەتوانێت بزانێ چەند تەلەبە ئەچێتە قۆناغی خوێندن لە هەموو قۆناغەکانی خوێندندا و قوتابیەکان چەندی ئەمێننەوە لە قوتابخانە و چەندی ناو قوتابخانە نین لە لایەکی ترەوە سەرژمێری گرنگێکی زۆر گەورەی تری هەیە جگەی لەوەی کە تۆ دەست دەکەوێت لە سەرژمێریەکە ئەویشەوەیە چوارچێوەی ڕووپیەوەکانت بۆ دیارریەکە ئێمە ئەو چوارچێوەی کە بەکارێنین بۆ ڕووپیەوە نمونەیەکان لە هەرێمی کوردستان و عێراق ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2009 ئەو چوارچێوەیە کە نوێ ئەکرێتەوە دوای ئەو هەموو گۆڕانکاریانەی کە هاتوون لە دوای ساڵی 2009 وامان لێکە ئێمە سەرژمێری بەکاربێنین بۆ جێبەجێکردنی ڕووپیەوە گرنگەکان بە پێی چوارچێوەیەکی نوێ و داتای ڕاستەقینە ئەتوانین زیاتر بین چکە سەرژمێری هەموو پرسیارەکان وەڵام ناتەوە باشە ژمارەی بێکاری و دەستی کاروانشتان بۆ دەرەکەوێت ئەوە دوای سەرژمێری ئەتوانین بزانین ئێمە ڕووپیەوی تایبەتی بۆ ئەکرێ بە پێی ئەو چوارچێوەیە کە باسم کرد دوای سەرژمێری ئەتوانین ئەو ڕووپیەوانە ئەنجام بین کە بابەتی بێکاری و هەژاری و شتی تری لێ دەرکەوێت بەڕێز سیروان محەممەد بریکاری وەزارەتی پلاندانان و سەرۆکی دەستی ئاماری هەرێمی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان کاکسیرۆ بەخێر باستان